چواری دوو هەموو ساڵێک لە جیهانە دەستنیشان کراوە وەکو ڕۆژی جیهانی شێرپەنجە. ئامانج لەم ڕۆژە بۆ وشیارکردنەوەی خەڵکە دەربارەی شێرپەنجە، دەربارەی هۆکار و ئەو فاکتەرانی کە ئەگەری توشبوونی شێرپەنجە زیاکەن و ئەو ڕێگایانی کە ئەتوانێت ڕێگری پێ بکرێ لە دروستبوونی شێرپەنجە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە و زۆربەی کات لە جیهانە زۆر گرنگی بەم بابەتە ئێرێ و ئێمەش لێرە لە لای خۆمان زۆر هەوڵەین کە گرنگی بۆ بابەتە بین، چکە هەتا شێرپەنجەکە زوو دەستنیشان بکرێ و زوو چارەسەر بکرێ ئەگەری چارەسەر ڕێژەی چارەسەرکردنی نەخۆشەکە زیاترە بێ. دەریش کەوتووە لە ینی لە یەک لە سەرسی نەخۆشانی شێرپەنجە لەو ڕێگەیەوە ئەتوانرێ بەر لە دروستبوونی شێرپەنجەکە بگیرێ بۆ پشکنینە پێشوەختانی کە ئەکرێ. پشکنینی پێشوەختە بۆ شێرپەنجەی ملی مناڵان، بۆ شێرپەنجەی مەمێک، بۆ شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە، ئەمانە ئەتوانرێ بەر لە دروستبوونی شێرپەنجەکە بگیرن. پێشەوەی شێرپەنجەکە دەرکەوێت ئەتوانرێ بۆ پشکنیانانە دەربخرێ یا لە قۆناغێکی زۆر نزیکی شێرپەنجەکانیانە دەرەخرێ و ئەگەری سەرکەوتون و زاڵبوون بەسەر شێرپەنجەکەیە زۆر زیاترە بێ. هەم کولفەیەکی کەمتر لەسەر نەخۆشەکە و لەسەر حکومەتیش ئەکەوێت، چکە چارەسەرەکەی ئاسانترە بێ، کەمتر پێویستی بە چارەسەرە بێ، هەم ئەو ماکانی کە بۆی چارەسەرەوە تووشی نەخۆشەکە ئەبێ کەمترە بێ. لەبەرەوە زۆر تەرکیز خراوەتە سەر پشکنینە پێشوەختەکان و ڕێگە چارەکان بۆ ڕێگریکردن لە توشبوونی شێرپەنجە، بۆ نمونە گۆڕینی لایفستایڵی خەڵک بە وەرزشکردن، بە دوورکەوتنەوە لە قەڵەوی و لە دوورکەوتنەوە لەو خواراکانی کە ئەگەری توشبوونی شێرپەنجە زیاترەکەن و دوورکەوتنەوە لە جگەرەکێشان و نێرگەلەکێشان و خواردنەوە کحوولەکان. و هەر لەم ڕۆژەیە خەڵک ئاشنا ئەکرێ بۆوانی کە شێرپەنجەیان هەیە بە ڕێگە چارەسەرەکانیان. ڕێگە چارەسەرەکانیان لە سێ جۆرە خۆی ئەبینێتەوە. چارەسەری کیمیایی کە ئەوە لە خزخانی هیوا نەخۆشەکانی سلێمانی وەری ئەگرن و چارەسەری بڵێ شێرپەنجەکانیان بە نەشتەرگەری لەگەڵ چارەسەری تیشک. سەرتەری ژیانەوە تایبەتە بە چارەسەری نەخۆشەکان بە تیشک. ئێمە چارەسەری تیشکەکرێ بە دوو بەشەوە، تیشکی دەرەکیمان هەیە و تیشکی ناوەکی. تیشکی دەرەکی دوو ئامێرمان هەیە، ئامێری لیناکی پێڵێن. لە یەکەم ئامێرمان لە ساڵی 2009 هەر لەگەڵ دامەزراندنی سنتەرەکە دەست بەکار بووە، ئامێری دووەمان لە 2013 دەست بەکار بووە. ئەم ئامێرانەش وەکو هەموو ئامێرێکی تر ئەگەری خراپبوونیان هەیە، خەلەلیان هەیە، بە هەموو هەوڵێک ئین کە ئەو خەلالانە زوو چارەسەر بکرێت، چکە هەموو دواکەوتنی نەخۆشێک لە چارەسەرەکەی یا ئەو ئینتەڕەپشنەی کە تێی ئەکەوێت لە بینی چارەسەرەکانە ئەگەری کۆنتترۆلکردن و سەرکەوتن بەسەر چارەسەرەکەیە کەمترە بێ. لێرە کە نەخۆش چارەسەر وەرەگرێ، هەم لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحترە لە ناو خێزانی خۆیان بێ، هەم لە ڕووی کولفەوە بۆ نەخۆشەکە زیاترە و چکە چارەسەری ئەم جۆرە شێرپەنجانە لە دەرەوە زۆر گران و کولفەیەکی زۆری تێچێ. ئەمەش وەکو نەشتەرگەریەک نییە نەخۆشەکە بڕوات لە دەرەوە هەفتەیەکی پێ بچێ. نەخۆشی وا هەیە 33 جەلسەی ئەوێ، نەخۆشی وا هەیە 30 جەلسەی ئەوێ هەیە، 20 جەلسەیانی پێویستەکە 6 هەفتە ئەو نەخۆشە لە دەرەوە بمێنێتەوە چارەسەر وەربگرێ. هەنێ نەخۆش پێویستی پێیەتی لەگەڵ چارەسەرە تیشکەکە کیمیاییش وەربگرێ، ناچارە بێ ئەو کاتێک کیمیایەکەش لە بکڕێت و کولفەی زیاترە بێ بۆ نەخۆشەکە. ئێمە بۆ چارەسەر بە تیشک لیستی چاوەڕوانیمان هەیە بەداخەوە لەبەرکە نەخۆشێکی زۆر هەیە و تەنها دوو ئامێریشمان هەیە. لیستی چاوەڕوانەکەمان ینی ئەگاتە 6 مانگ، بەڵام بۆ مناڵ ئەو لیستی چاوەڕوانیەمان نەهێشتووە. هەر مناڵێک کەیت یەکسەر ئێمە چارەسەری بۆ ئۆکەین، تاکە سنتەرین لە عێراقا کە ئەتوانین چارەسەری مناڵ بکەین، لەبەرەوەی کە دکتۆری تایبەتی بێهۆشکاریمان هەیە ئەتوانن ڕۆژانە بەنج بن بە مناڵەکان.
شایانی شانازیمە کە ئەم سنتەرە پسکۆلەیە بەو شێوەیە کاری تیاکرێت تیمیش تایبەتمەندمان دروست کرد پێش ئەوەی دەست بکەین بە ئیشکردن و چارەسەری نەخۆش هەموو لە پزیشک لە فیزیاوی لە ئەندازیاری لە تەکنیشن کە لەگەڵ هەرچی پێویست بێ بۆ ئەوەی کە نەخۆشیەکەی باش بگیرێتە دەست و بە ڕێکوپێکی چاری بکرێ چارەسەرەکە وەرگێ بە تایبەتی چارەسەر بە تیشکەکە نابیندێ بۆن تیشک بۆنی نییە و دەنگی نییە و ڕەنگی نییە لەبەر ئەوە ئەبێ بە زانستی و بەڕاستی بەکارپێندێ ئەگینە زیانی زۆر زیاترە بێ وەک لە سوودی بۆ نەخۆشەکە ئەم سنتەرە چەند بچووکە ئەوەی جێی شانازی منە کەوتم بەسەر تاقمێکە گروپێکە کۆمەڵێک لە پزیشکانی گەنج دڵسۆزی شارەکە ئەو کە ئەوانیش ئامادە بوون کە کاتێکی زۆر بن بە کاتی خۆیان بن بە فێربوون جارێ خۆفێرکردن و بەڕاستی بۆ ئەوەی بەڕاستی چارەسەرەکە بکەن پاشان لە هەرچۆنێک بێ هەر یەکێکیان کە بڕواتە دەرەوە ئیش بکا بۆ خۆی بە تایبەتی وابزانم زۆر ژیانی ڕەم بێمادیەن باشتر بێ بەڵام هەمویان لەسەر قسەی خۆیانمانەوە و هەر لەم سنتەرا کە کەم و کوڕی هێشتا زۆر زۆرە و بە تایبەتی کەمەترسی من وەکو شخصی خۆم کە لێزان ومتیایە هەتاکو تەندروستیم یارمەتیا و هەتاکو تیمەکان دروست بوون هەرچیمانە کرد هەوڵمان ئەیە تیمەکە دروست ببێت تیمەکان دروست بن بەڵام بەردەوام ئیستا وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە ئەو ڕێکخراوەمان دروست دامەزران بۆ ئەوەی هاوکاری بە تایبەتی ئەم سنتەرە بکە هەرچەندێمە هاوکاری سنتەری هیواشمان هەر کردووە شێرپەنجە بە شێوەی گشتی بەڵام ئەم سنتەرە چونکە ئەگەر بێت و خوا نەخواستە ئامێرەکانی بوەستێ و ئیش نەکا مانای ئەوەیە ئەو نەخۆشی پێویستی بەم چارەیە کە سەیی ڕوبەری سەیی هەفتای نەخۆشی شێرپەنجە پێویستی بەم چارەسەری بە تیشکە مەجبورە بێ بچێتە دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە کە زۆر زۆر زیاتری تێچێ و چۆنایەتی ژیانیشی تێکەیە و شتێکی باش نیە و بە هیوام ئەوە نەهێڵین ئەوە ڕووبە. ئێرە وەکو بەشی فیزیە لە سنتەری ژیانەوە لە چەند مێدیکل فیزیکسێک ئیشی تیاکەین ئەو کارانەی کە لە بەشی فیزیە لە سنتەری ژیانەوە ئەکرێ چەند کارێکی گرنگە بە شێوەیەکی گشتی هەموو شتی ئامادەکاریە بۆ چارەسەری شێرپەنجە بۆ نەخۆشەکان لەوانە بۆ نمونە کالیبرەیشنی جیاز و هەروەها حازرکردنی پلان بۆ نەخۆشەکان پلانەکانی چەند جۆرێکمانەیە زۆر لە جۆرەکانمان هەیە کە بە چەند یعنی بە چەند سۆفتوێرێک ئێمە ئەنجامیین ئەوانیش وەکو 3D و جۆری کەشمانەیە کە بە ڤیمات بۆ نەخۆشەکانەکری بۆ نەخۆشانەی کە زۆر زۆر ئاڵۆزن لە چارەسەرکردنە ئەمانە هەمووی ڕێسپەت فیزیاییەوانێک کە لە سنتەری ژیانەوە و هەروەها چارەسەرێکی تریشمان هەیە کە بریتە لە چارەسەری ناوەکی بە تیشک کە پێی ئەڵێن براکی تەراپی ئەوەش عینەشی چارەسەرکردنی نەخۆشەکرێ بەڵام ئەویان تیشکەکە لە ناو لەشی نەخۆشەکە چارەسەرەکە وەرەگرێت و کۆنتترۆلی خانە شێرپەنجەیەکانەکە. ئێرە ژووری سیتیسکانە تەوان نەخۆش کە داخلی ئەم سنتەرەیە مابێ بە کۆمەڵە پرۆسەیە تێپەڕێت
سەرەتا ئەبێ لیژنەی دکتۆر ببینێ نەخۆشەکەی دیاری بکە پاشان یەکەم مەرحەلە سیتی سکانی بۆکرێت سیتی سکان لێرە ئەوەی کە ضرورە نەخۆش لەگەڵ خۆیان بێنێت کۆمەڵە فەحس و فەحوساتە لە سیتی سکان و ئەمارای و هەر ئەشع و فەحسێکیە بێ دەبێ بێنێ بۆ ئێرە ئێمە لێ وەرەگرین طبعا ئەمە یەکەم مەرحەلەیە لە دوای ئەوەی کە دکتۆر بینیت لێرە تەشخیصی نەخۆشەکەی ئەکرێت پاشان بە سیستەمی نێتوەرک ئەنێردرێ بۆ ژووری دکتۆرەکان لەوێ ئەوان هێڵکاری بۆ ئەکەن پاشان ئەنێردرێ بۆ ژووری فیزیا لەوێ پلانی بۆ دانرێت لە دوای ئەوە نەخۆش یەت بۆ ژووری رینا کە ژووری دابەزاننی تیشکە بۆ سەر جسمی نەخۆشەکە لەوێ ئێمە تیشکی بۆ ئەکەین بەم شێوازە لە سەرەتایەوە کە داخڵی ئەم سنتەرە بێت پرۆسەکە جێبەجێکرێت. پێش هەموو شتێک سپاس بەخوای گەورە سپاسی ئەم بەشە ئەەکەم کە خەسەخانەی ژیانەوەیە زۆر ئیسفادەمان لێکردەوە سەر ڕای ئەوەیش ئێمە تووشی ئەم حاڵەتە بووین سپاس بەخوای گەورە ئێستا گەیشتونەتە وەزعێکی زۆر باش بەڵام بۆ خەڵکانی تر هیوادارم هەر وەزعێکیان هەبێ بە زووترین کات سەردانی خەسەخانەی هیوا بکەن و پاشانیان لێن بۆ ژیانەوە ئێمە تووشی ئەم گرفتە بووین من خۆمەکو خۆم زۆر شوێنم بینیە بۆ مەسەن بۆ چارەسەر بەڵام نەمبینیەوە بۆ خەسەخانەی هیوا و خەسەخانەی ژیانەوە جێ ئەوەن هەموو کەس دەستخۆشییان لێ بکە ستافەکەیان بە هەمویانەوە بە دکتۆر بە کارمەند بە هەمویانەوە جێ دەستخۆشییان لێکەین چارەسەرێکی باشمان لێرە وەرگردووە سپاس بەخوای گەورە سپاس بە دکتۆرەکان سەرڕای ئەوەی بۆ هەموو خەڵکان ئەمە بارێکە ئیتر ئەمە ئیلاهیە بەڵام هیوادارم ئەگەر خوا نەخواست هەر شتێک ئەم وەزع ڕوو لە هەر دەرگایەک بکات بە دوای چارەسەرا بگەڕ و سەردان خەسەخانەی هیوا بکە و گۆڕایەڵی دکتۆرەکان بێ پشت بەخوا نەجاتی وەکو ئێمە ئینشەڵڵا نەجاتمانە بێ